نیشتیمانانی خۆشەویست، خوشک و برایانی بەڕێز، ئەم کاتە هەموو کاتێکتان باش. ئەمەوێ ئەمڕۆ پەیامێکتان پێڕا بگەێنم دەربارەی ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. لە پێشەوە ئەمەوێ زۆر بە گەرمی و لە ناخی دڵەوە سوپاسی هەموو ئەوانە بکەم کە چوونەتە سەر سنووقی دەنگدان، هەموو ئەوانەی کە دەنگیان بە ئێمە داوە و هەموو ئەوانەی کە دەنگیان بە لیستەکانی تریش داوە. بێگومان چوونی خەڵک بۆ سەر سنووقی دەنگدان بەڵگەی هوشیاری خەڵکە و ئەزانن نرخی دەنگەکانیان چەنگە لە بڕیاردانی چارەنووسی سیاسی ئەم وڵاتە. بەم بۆنەوە جاریشکەش سوپاسیانەکەم و ئومێدم وایە خۆیان ئامادە بکەن بۆ دوو هەڵبژاردننی ترکە لە بەردەممانایە، ئەویش هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیە. بەم بۆنەوە زۆر سوپاسی هەموو ئەواناکەم کە لە بزوتنەوەی گۆڕانە پشتیوانیان کردین، سوپاسی هەموو ئەواناکەم کە زۆر بە دڵسۆزی و بەو پەڕی وشیاری و بەو پەڕی ئازایەتیەوە لە بنکەکانی هەڵبژاردنە هەڵسوڕاو بوون، لە بنکەکانی هەڵبژاردنە کاریان کردووە، خەڵکیان کۆ کردوێتەوە، خەڵکیان هەنداوە بۆ ئەوی کە بچن بۆ سەر سنووقی دەنگدان. زۆر سوپاسی هەموو ئەواناکەم کە ئەرچی چاودێریکردنیان گرتە ئەستۆی خۆیان لەسەر سنووقەکان چەندین سەعات مانەوە بە برسێتی و بەتونێتی چاودێری ئەویان کرد کە پرۆسەی هەڵبژاردن بە پاشی و بە بێگردی تێبپەڕێت. زۆر سوپاسی هەموو ئەواناکەم، سوپاسی ڕێوەندی کوردیەکەم لە هەندەران کە چەندین هەزار کەسیان لەسەر حسابی خۆیان گەڕانەوە بۆ کوردستانی عێراق بۆ ئەوی بەشداری بکەن لەم پرۆسە گرنگە دەنگیاندا یاخود وەکو چاودێر بەشدار بوون لەسەر سنووقەکانی دەنگدان. و هەروەها سوپاسی هەموو ئەواناکەم کە لە دەرەوە کۆمیتەی پشتیوانی و گروپی پشتیوانیان دروست کرده بوو، چ بەوەی کە داوا لە کەس و کاریان بکەن بەشداری لەم پرۆسە گرنگا بکەن، چ بەوەی کە پاریان بۆ کۆکردینەوە بۆیان ناردوون بۆ بەشداریکردن لەم هەڵبژاردنە. ئومێدم وایە هەمیشە بە گەرم و گوڕی بمێننەوە و لەسەر کارەکانی خۆیان بەردەوام بن بۆ ئەوەی بتوانن لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقیا کە بێگومان ئەوان دەورێکی کاریگەریانە بێت و ئەوانیش وەکو هەموو شوێنەکانی تری کوردستان ئەتوانن نوێنەری خۆیان بنێرن بۆ ناو پارلەمانی عێراقی. ئومێدم وایە لەسەر کارەکانی خۆیان بەردەوام بن. بە ئەوەی کە گرنگە ئێمە نامانەوێت جارێ دوایین ڕێی خۆمان لەسەر تێگرای پرۆسەی هەڵبژاردن دەرببرین، چاوەڕوانی ئەوەکەین کە دوا ئەنجامی هەڵبژاردن بڵاو بکرێتەوە. ئەو ساکە جارێکیکە بە پەیامێک ئاگادارتانەکەینەوە کە هەڵوێستی ئێمە و دوا بیر و بۆچوونی ئێمە لەسەر تێگرای پرۆژەکە چییە. لێرەدا ئەمەوێ سەرنجی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆەوە ڕابکێشم زۆر بەداخەوە کە دەسەڵات ئەم ماوەیە و لە کاتی هەڵبژاردنە ژمارەیەکی زۆری خەڵک سزا داوە بەهۆی بیر و بۆچوونی سیاسیەوە لەبەر ئەوەی لەگەڵ لیستەکەی ئەوانانە بوون. چەندین بە سەدان کەس ئەتوانم بڵێن بەرەوژووری هەزار کەسیان هەتاوەکو ئێستا لەسەر کارەکانی خۆیان دەرکردوون، موچیان بڕیون و هەڕەشیان لێەکەن و کە ئەمە شتێکە پێچەوانەی مافی هاوڵاتی بوونە لە هەرێمی کوردستانە. ئەگەرچی ئێمە چەندین جار مناشەدەی دەستگا دەسەڵاتدارەکانمان کرد کە دەست لەم کارە هەڵبگرن، بەڵام بەداخەوە تاوەکو ئێستش تاوەکو ئەمڕۆژ بەردەوامن لەسەر دەرکردنی خەڵک. بەم بۆنەوە ئەمەوێ هەموو ئەوانەی کە بەهۆی ئەم هەڵبژاردنەوە دەرکراون یا گوێزراونەتەوە یاخود نانیان بڕاوە یا تووشی زەرەر و زیان بوون، بە دڵنیاییەوە یەکەم ئیشی ئەو گروپەی کە ئەچێتە ناو پەرلەمانەوە و یەکەم ئیشی ئەو گروپەی کە کاری پەرلەمانیە کات بە ڕێگەی قانونی و بە ڕێگەی باسکردنی لە ناو پەرلەمانە یەکەم ئیشی ئەوە بێ کە مافەکانی ئەوانە بگێڕنەوە بۆ ئەو کەسانی کە بم بۆنەوە تووشی زەرەر و زیان بوون. لەمڕۆ ئەمەوێ ئەوانە دڵنیا بن کە ئەوانە پشتگوێ ناخرێن، بەڵکو ئەولەویەتی یەکەم بۆ ئەوە بێ کە ئەوانە مافەکانیان بۆ بگەڕێتەوە. و هەروەها بم بۆنەوە ئەمەوێ بە هەموو ئەو کەسانە بڵێم کە هاوکاری ئێمەیان کردووە، یارمەتیان ناوین، پشتیوانیان کردوین، شەو نخونیان لەگەڵا کردوین. جارێک کە سوپاسیانەکەم و دڵنیا بن لەسەرەوەی کە ئەم بزوتنەوەیە یەکەم سەرکەوتنی سیاسی بەدەستێناوە کە ئەویش خۆی لەو ڕێژەیە ئەبینێت سەرڕای ئەو هەموو فرتوفێڵ و سەرڕایەوەی کە ئێمە هیچ دەسەڵاتێکی سیاسیمان بەدەستەوە نەبووە، سەرڕایەوەی ئێمە پارە و پولمان نەبووە، سەرڕایەوەی کە ئێمە دام و دەستگایەکی ڕاگەیاندنی گەورەمان نییە، سەرڕایەوەی کە ئێمە هیچ پشتیوانیەکی دەرەکیمان نەبووە. لەم قۆناغا توانراوە ئەو سەرکەوتنەوە بەدەستبێنێ. ئەمە سەرەتای سەرکەوتنێکی سیاسی زۆر گەورەیە. ئومێدمان وایە لە قۆناغەکانی داهاتووە سەرکەوتنی سیاسی گەورەتر بەدەست بێت و ئەم بزوتنەوەیە دەستی پێکردووە بۆ ئەو دەستی پێکردووە کە بەردەوام بێت، نەک بۆ ئەوەی کە کۆتایی پێبێت. لە کۆتاییە بەخوای گەورەتان ئەسپێرم.